ڕۆژی جیهانی ئاماژەیە دووەم چاپی مەسحەفی قورئان بە زمانی ئاماژە گەشتۆتە کۆمەڵی کەڕوڵاڵان و دابەشەکرێ بەسەر نابیستانە. مەسحەفەکە بە هەموو ئاەتەکان بیت بە بیتی کراوە بە زمانی ئاماژە لەلایەن مامۆستا عیزەدینەوە لە شاری هەولێر کە ئەرکێکی زۆری کێشاوە بۆ ماوەی 8 ساڵ بیرکردنەوە و چۆن چی بکا و چی نەکات بیری لێ کردوێتەوە لە دوای ئەوە هەوڵی یاوە کە چاپیکە و لە ماوەی 2 ساڵە توانیوێتی هەمووی بکە بە زمانی ئاماژە. سوپاس بۆ خوای گەورە ئێستا چاپ کراوە و بەرگی دووەمی دابەشەکرێ بەسەر نابیستانە. هەر کەسێک نەخوێنەواریش بێ لەبەرەوەی کراوە بە زمانی ئاماژە ئەتوانێت بیخوێنێتەوە. ئەمڕۆ 8 مەسحەفە درێ بە 8 نابیست. پێشتریش 120 بۆ یەکەم جار لە ڕۆژی ژیانی زمانی ئاماژەیە وەکو کۆمەڵی کەڕوڵاڵان دابەشکرا بە 120 نابیسە 20 لە مانگی ڕەمەزانیشا 100 مەسحەفیکەمان دابەش کردووە. ئێمە کۆمەڵی کەڕوڵاڵان زیاد لە 700 ئەنداممان هەیە. کۆمەڵی کەڕوڵاڵان باس ئەەکەم 700 ئەنداممان هەیە بێ لە لەقەکان و بێ لە نووسینگەمان هەیە لە ڕانی و لە چەمچەماڵ و لەوانە بێجگە لە ئەوانە. وەکو نابیستان بەڕاستی زۆرن 2000 نابیستە بێ وەزام لە سلێمانیە. نابیستان ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوونان یعنی ڕقمێکی وانە بڵێم پێویستمان بەوەنی تر هەیە بەڵام نابیستان ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوونە. ڕۆژانی شەمە من خۆم تا سەعات 4 لێرەم بڕوام کە ڕۆژی وایە 4 کەس 5 کەس ئەندامی تازەیت ناوە نووسێ. داوای ئەکەن جاری یەکەم کە 100 مەسحەفمان دابەش کرد زۆریان گلەییانە کردیان بۆ بەر ئێمە نەکەوتوە داوایان نەکرد لەبەر ئەوە چاپی دووەم چاپکرا لەبەر لەسەر خواستی خۆیان لەسەر خواستی نابیستەکان. سوپاس بۆ ئەو کەس و لایەنانی کە هاوکاریان کردین. ڕۆژی جیهانی زمانی ئاماژەن ڕۆژی جیهانی میوان بەڕێزان بۆ هاتی بۆ کۆمەڵەکان ئەمڕۆ هاوکاریکردی قورئانی پیرۆز بە تایبەتی نابیستان هاوکاری پێداوە زۆر پیان خۆشە هەستی زۆر باشە بۆ خۆیان یا لە ماڵ و دانێ هامژگاری هەوڵ بکەن. هاوکاری دانەوە خزمەتیان کردووە بۆ تایبەتی بۆ نابیستەکان خزمەتیان بکەن. لە ئێمە تا ئێستا حکوومەتی هەرێم کوردستان هیچ خزمەتیان نابیستە بۆ نەکراوە داواکاری بۆ نەکات. چەند جار بەڵگەی پێداوە تا ئێستا پێ نەداوە. تەلەبە هەیە لە بیمەگە هیوە نابیسە هیچ خزمەتیان نییە کوا حکوومەتە کوا نەپیسیوە نابیستە ئایا ئەمە قوبوڵە هەڵێ نابێ ئەم حکوومەتی هەرێم ئەبێ ئەم خوێنەوە هەبێ خزمەتیان بکەن ئەگە گەورە بوو ئیدی مێشکێ زەرەرەکە ئەفوتێنە ئەتوانێت حکوومەتی خزمەتیەکە بۆ نابیستەکان بۆ کارەکانە بۆ خوێندنەوە بۆ ئیشی مەحمل ئەوانە شتانە داواکاری ئەوە بکەن. نابیستەکە ئەتوانێت کارەکەن نابیستێ ماڵ و مناڵ هەیە کاسبیان نییە و هیچ خزمەتیان نییە و ئەتوانێت فریاکەن وا ماگانە چەند مانگ مەحەجۆر نەکەوە کاسبیان نییە. پێشتر ساڵی پێشتر کۆنەکە قەینە گەشێن بەس ئیمساڵ ئەمە داواکار حکوومەت بێت داوای لە حکوومەتی هەرێم کوردستان ئەوە نابیستێ ئەلێ کەسێکی ساخ هەیە جولیە ئیشارە نییە بەس نابیستەکە ناتوانێت جولی لە کاتی لە مزگەوت حەدیث و کاتی لە گفتوکە ئەوەنە جولی نییە بەس بە قورئان لە قورئان ئەفەر قورئان کەریمە بە زمانی ئاماژەن قورئان زۆر بە زمانی ئاماژەن باشترە سفاتی هەیە. نابیستێ زۆر زیرەکە ماشەڵڵا تاکنۆلۆژی هەیە خۆی ئەدوانی سپاکە خۆی موبایل هەموو شتێ هەیە بەس خوێنەوە لە 150 نەک فولە.